بەناوی خوای بەخشەندە و میهرەبان بینەرانی بەڕێز تاعەت و عیبادەتی هەموو لایەکتان قبوڵی خوای میهرەبان بۆ هەڵقەیەکی تر لە ڕێوڕەسمی شارستانی لە جەلسەی 19ەمە ئەوە گەیشتینەوە خزمەتتان تکایە هاوڕێمان بن. بابەتی ئەم جارەمان سەبارەتە بە دەراوسێتی و هاوماڵی بە شعرێکی مامۆستا قانع دەسی پێکە. قەلە باچکەیەک لەگەڵ بڵبڵێ بوون بە دەراوسێ لە باخچەی گوڵێ کە وەختێ بەیان تلوع دەرئەکەوت بولبولی هەژار ئیتر نەئەسرەوت. هەر تاوێ دەنگێ هەر سات مەقامێ هەر کاتێ شعرێ هەردەم کەلامێ. قەلە باچکە زۆر پێی ناخۆش بوو لە داخی بولبول دایم مەدهۆش بوو. ئەیوت ئەی خوا بەختم بۆ وایە بۆ بووم بە هاوڕێی ئەم بێحەیایە. ئەگەر بەدبەختی و بێشانسی نەبێ ئاخۆ من لەکوێ و سازنە لەکوێ. خوا نامەوێ هێلانەی ناوگوڵ بەو شەرتە نەبم بە هاودەم بڵبڵ. لایق ئەمن ئەگەر خوا بیدا کرێ بتۆپێ لە قەراغ ڕێدا. لەبەین سەگەلدا کوتێ بڕفێنم تا دەبم ئەگرێ بۆ خۆم بقڕێنم. بولبولیش ئەیوت خوای بانی سەر مردن خۆشترە لە ڕەفیقی کەر. خۆزگەم بەو کەسە بۆ خۆی مردووە لە هاوڕێیی کەر نەجاتی بووە. لێرە دوو دەراوسێن ئەم بە ئەو سازنە و لۆتی و بێحەیایەژێ و ئەویش بە ئەم بە شێوەیەکی تر بێڕێزی ئەکات. بەم شێوە دیارە دەراوسێتیان سەرناگری. ئەوەیە کە مامۆستا قانع فەرمێ چەند خۆشە هەر کامیان دیکە بدوێنێ دەماری خەفەت لە دڵ دەربێنێ. ڕەفیقەکەی چی یا خوێندەوار بێ یا عەوامێکی ژیر و هۆشیار بێ. دیارە ئەگەر ئەمانە گەرەکیانوێ هاوکاری بکەن جیاوازیەکان ئەوێتە هۆی تەکمیلکردنی یەکتری و دەراوسێتیەکی باشتر. نە عەوامی و نەژیری ناتوانێت بێتە هۆی گێژی و ئازاری دەراوسێتی. دەراوسێتی پەندی پێشینان یەک و دوو جۆر باسی کردووە. یەکێ لە پەندەکانیەژێ هاوسێی نێزیک لە برای دوور باشترە و یەکێ لە پەندەکانی ژێژێ هاوسێ لە هاوسێ ئەگرێ سەراسی. دیارە برای دوور دێر ئەگەیە بە ئێمە و ئەگەر کێشە و گرفتێکمان بێ دەست بەجێ هاوسێ ئەگەیە پێمان و کاتێک هاوسێ لە برای دوور باشترە وەکو برا چاودێری ئێمە و هاوکاری ئێمەوێت. لەو لایچۆ زۆرێ لە عادەتەکانی هاوسێ ڕەنگە هاوسێ ئازار بدا و عەزیەتی بکات. بەشک و بەعزێ لە هاوسەکان ێژن چواردیواری و ئختیاری چون ماڵی خۆیانە هەرچێکیان دڵ پێوێ ئەیکەن و نازانن لە حەوزەی عمومیە زۆر شتێک لە ماڵ ئەچواتە دەر. دەنگ لە پەنجەرەکان ڕەدەوێ و هاوسێ هەڵەسێنێ. دووکەڵی کەواو لە حەوش ئەچواتە سەر و مناڵی هاوسێ بڕووبیانووی کەواوەگرێ. ئەوەیە کە ئەو بۆ خۆی کەواوە خوا و فرمێسک لە چاوی مناڵی دەراوسێ و ڕەنگ لە ڕوومەتی باوکی مناڵ ئەپەڕێ. بۆیە هاوسێتی ئەرکێکە ئەبێ فێری مناڵەکانمانی بکەین لە دەراوسێتیە چۆن ژیان بکەن کە نەونە سەراسێ بۆ هاوسێیان و بەشکە وەکو کاسە هاوسەیەک لە ماڵی خۆیان ئەیوەن بۆ هاوسێ بوونە هۆی دڵگەرمی و برایەتی هاوسەکەیان. دەگەڕێنەوە لە عەسری سەحابە کابرایەک ماڵێکی بوو ئەیفرۆشت و کڕیاری هاتوو داوایە کرد. هەروە باس کراوە ماڵەکانی عەرەب لەو سەردەمەوە هەمویان یەک شێوازون و زۆر جیاوازی لە بەینیانانەوە. قیمەتی دیاریکراو دیار بوو. بەڵام کابرا وەختێ قیمەتی ماڵەکەی خۆی وت دوو هێندەی هەموو ماڵێک و کابرایەک لێی پرسی وتی دەیبرا ئەم ماڵی تۆ چی لە ماڵەکانی تر زیاوە
کە قیمەتەکەی دوو بەرابەرە. وتی دەراوسێکەم لە دەراوسێکانی تر زیاوێ. وتی بۆ کێ دەراوسێتە؟ وتی عەبدوڕەحمانی بنی عەوف. بەو بۆنەوە خەڵکەکە شایەتیاندا ماڵەکەی دوو بەرابەرەژی، چون هاوسێکەی لە برای دوور نێزیکتر و ئەیتوانی برایەکی باشوێت بۆ دەراوسێکەی. هاوسێتی تاکوێیە؟ بەستگی بە عەقڵی نەفەرەکە هەست. هەرچەند ێژن چل ماڵە و ژوور، چل ماڵە و خوار، چەپ و ڕاستیش هەروەها. بەڵام من ئەڵێم کەسێک ماڵدارە هەر ئەتوانێ ماڵی خۆی بەخێو بکات. کەسێک هاوماڵدارە وریای هاوماڵەکانی چێزی. کەسێک شاردارە ئەبێ شارێک بەخێو بکات و کەسێک کشوەردارە ئەبێ کشوەرێک بەخێو بکات. کەسێکە کشوەردارە کشوەرەکانی چواردەوری دەراوسێین. دەراوسێتی ئەو تەکی پاڵدەسەکانیا ئەبێ بە سوڵح و تەعاملی اقتصادی و فەرهەنگی وە گەشە بە پارە و بە ژیان و بە ماڵ و بە زندگی خەڵکی کشوەرەکەدات. لە گەڕەکی چا ئێمە وەکو باوکو دایک یا وەکو مناڵ یا وەکو خەڵکی گەڕەک فکر و بیر و ڕاو زانینمانە کە گەشە بە ماڵی ئێمە و هاوسێکانمان ئەدا و ژیان لە گەڕەکەکە ئاسان قورس یا تاڵەکات. ئێمە سێدانە ئەخلاقمان ئەتوانێ بێت. ئەخلاقی فایدەگەرە. لە ئەخلاقی فایدەگەرە هەر کەسێک بەدوایەوە ئەگەڕێت حەدێک سەری فایدە بوات، بەشک و زەرەر لە کەستەدا، بەڵام فایدەی خۆی بگەینەتە حەدێک سەر. ممکنە لە هاوسەیەتیا ئێمە هاوسەی کەسێکوین و سعی بکەین حەدێک سەری سوود بووین بەبێ ئەوە ئەو ئازار بدەین، وەلێ زۆر ئەم کارە سەختە. ئەخلاقێکی ترمانەس ێژن پێی ئەخلاقی وەزیفەگەرە کە وەزایف ئەنجامەدەین ئەگەر خەڵکی تریش ئەنجامی نەدەین. ئێمە خەریکین وەزیفەی دەراوسێتیمان بڕێوە ئەبین، بەشک و کەم و کورت نەبین و لە بەرچاوی هاوسەکانمان کرچ و کاڵ نەبین. ئەمە کەمترین شتێکە من بۆ هاوسەیەتی داوای ئەەکەم ئەبێت وەزیفەی خۆمان بەرامبەر بە دەراوسێکانمان ئەگەر ئەوانیش جێبەجێ نەکەن ئێمە جێبەجێ بکەین. ئەخلاقی بعدی ئەخلاقی فەزیلەتگەراس کە ئێمە حتا لە مافەڕەواکانی خۆمان دەست هەڵەگرین بەرامبەر بە دەراوسێکانمان، بەشک و ئەوان لە سێوەر و سەمەری ماڵی ئێمە و دەراوسێتی ئێمە بەهرە بوون و لەزەتێکی زۆرتر بوون و ژیانێکی ئاسانتر بکەن. وابوو لە دەراوسێتیە ئەگەر بە ئەخلاقی فەزیلەتگەرا تەکی دەراوسێکانمانە تەعامڵمان کرد، ئەوە خزمەتێکی باشیان پێەکەین و قیمەتی خانووی ئەوان ئەوەی نەبان و دەراوسێتیمان بۆ ئەوان بە قازانج و لە دڵی ئەوانە جێگەیەکی فراوان بۆ خۆمان بازەکەین و ئەوانیش نسبەت بە خۆمان میهرەبانەکەین. ئەگەر وانە بوو نەمانتوانی خێرخواز و لایەنگر و پشتگری دەراوسێکانمانوین لە چاکەوە، ئەتوانین بە شێوەی ئەخلاقی وەزیفەگەرا بەرامبەر بە کەم و کورتیەکانی دەراوسێکانمان دروست ڕەفتار بکەین کە بتوانین تەعامڵێکی نەرم و محیتێکی ئەمن بۆ ژیان لە گەڕەکە دروست بکەین. هەمووی هاوسەکانمان بۆیان پێشتێت دێر بێنەوە، قاڵ بکەن، شلوخ بکەن، ساختمان سازی بکەن، تۆس بکەن، مزاحمەت لە کوچە دروست بکەن، ڕێگەوبانمان لێبۆسن، مناڵەکانیان تەکی مناڵەکانمانە شەڕ بکەن، ئاو بەربدەن و گەڕەک تەڕ بکەن، جاروبار میێوانی بگرن و زەماوەن و قاڵ بکەن و سکوت بشکێنن و لەم جۆرە شتانە کە ئەمە کاتی ئەوەسە لە دەراوسێتیا بە چاوپۆشی لەمانە بە ئەگەر یارمەتی ناکەین ئەو جۆرە کێژن ئەگەر گوڵ نین بۆ باخی ئەوان دڕکیش نەبین لەو کاتەوە بۆ ئازاری گیانیان بتوانین یارمەتی دەراوسێتیان بکەین. زۆر پێشتێت خراوکاری لە مەحەللا وەکو کەندنی کوچە و کۆڵان وەکو ڕعایەت نەکردنی حەریمی خوسوسی ممکنە ئەوان لە ڕووی ئێمە شەرمەزار بکات. خۆشتر ئەوەیە بەکەنین بڕۆینە دەمیانەوە و شەرمیان لە ڕوو پاککەینەوە تا گەرمی بە هاوسەیەتیمان ئزافە بکەین. ئەگەر مناڵەکانمان ئەم کردەوە و ئاکارە لە ئێمە لە دەراوسێتی هاوسەکانمانە ببینن، ئامادەی شارستانی ئەبن و گەڕەکی تۆزین و قاڵینی ئێمە گەڕەکێکی باشەوێت بۆ ژیانکردن تەکی دەراوسەکانمانە. هیوادارم هاوسەکانمان لە ڕەمەزانە بە تەواوی لێمان ڕازی بن.
والسلام عليكم ورحمة الله وبركاته.